بۆ قسەکردنی زیاتر لە باری بارودۆخی تەندروستی بەڕێز دکتۆر زرار حوسێن پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و هەنا و سنگ لە هەولێرۆ لەگەڵماندایە. دکتۆر جەژنتان پیرۆز بێ و ئەم کاتتان باش. ئەم بۆنانە تا چەند کات هەندێک جار هاوڵاتیان بەهۆی خواردن و خواردنەوەیەکی زۆری شەربەت و چوکلێت و ئەنواعی خواردنەوە بارودۆخی تەندروستیان چی بکێت، چی بکەن بۆ ئەوەی تووشی حاڵەتی لە ناکاو نەبن؟ ئەم کاتەی ئێوە بینەران و بیسەران باش، جەژنتان پیرۆز بێ، هیوادارم هەر لە خۆشیدا بن. لە ڕاستیدا ئەم جەژنانە لە هەموو وڵاتان کۆڕ و کۆبوونەوەکان دائیمەن دەبنە هۆکار بۆ بڵاوبوونەوەی یاخود زیاتر تەشەنەکردنی هەندێک جۆری نەخۆشی. ئەوەی ئێستا لە وڵاتی ئێمە و بەگشتی لە عێراقدا هەیە تێکەڵەیەکە لە کۆڕۆنا و هەروەها لە ڤایرۆسی کۆلێرا بڵاوبووتەوە و لە هەمان کاتە تای خوێنبەربوونیشمان هەیە. بە جۆرێک ئەمانە تێکەڵ بوون، بۆیە زۆر گرنگە لەم جەژنەدا هاوڵاتیان بۆی جەژنێکی خۆش بەسەر ببن بۆ پاراستنی جانی خۆیان، پارێزی ڕێنمایە پارێزەکان جێبەجێ بکەن بۆ دووربوون لە توشبوون بە سکسون و ڕشانەوە. ئەمیش لە ڕێگەی ئەوەی کە پاک و خاوێنی ڕابگرن، دەستەکانیان بە جوانی بشۆن، میوە و سەوزەکان بە جوانی پاک بکرێتەوە. هەروەها لە ئێستادا کە جەژنە و چوکلێت زۆر دەخورێ لە ڕاستیدا بەرکەوتنی مەعیدە و ڕخەڵۆکان لە نەکاو بە چوکلێتێکی زۆر یاخود بە هەر خواردنێکی لە نەکاو کە زۆر بێ ڕێژەکەی ئەگەری توشبوون بە ئیلتیهاب و سکسون و ڕشانەوە زیاتر دەکات. بەڵێ دکتۆر، هەر لە ساڵەتادا حکوومەتی هەرێمی کوردستان پێش جەژن بڕیاریدا کە ڕێگە نەدرێت هاوڵاتیان لە ماڵەکانیان لە کۆڵان و شەقامەکان ئاژەڵ سەر ببڕن لە پێناو پاراستنی تەندروستیان. ئەمە تا چەند بڕیارێکی باش بوو لە بەرژەوەندی هاوڵات. هەر ئەوە کاماژەم پێدا ئێمە یەکێک لەو ڤایرۆسانێکی ئێستا لە ناو کۆمەڵگادا هەیە لە عێراقدا بەگشتی بریتە لە تای خوێنبەربوون کە زیاتر لە ڕێگەی ئاژەڵانەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ. ئەمە بڕیارێکی دروستە لە ڕاستیدا، هەرچەندە لەوانەیە لۆدێک لەسەر سەربڕخانەکان دروست ببێ، بەڵام سەلامەتی لەسەر و هەموو شتێکە زۆر گرنگە ئینسان بیر لە سەلامەتی بکاتەوە. ئەمە بڕیارە لە بەرژەوەندی هاوڵاتیاندا هەیە، چونکی تای خوێنبەربوون لە ڕاستیدا کەیسات تۆمارکراوە لە عێراقدا، واردە هەر ئاژەڵێک هەڵگری ڤایرۆسەکە بێ ئەمە لە سەربڕخانەکان تێستی بۆ دەکرێت، بەرکەوتن کەمتر دەبتەوە و ئەمە ژوا دەکات کە لە ڕاستیدا کەیسات کەمتر بێ. لەوانەیە ئەم ساڵ هەیە بۆیە بە ئەم ساڵ پارێزبەندی بکەین، لەوانەیە ساڵی داهاتوو نەبێ و کاتە لەوانەیە بڕیارەکە بە جۆرێک دەبێت کە هاوڵات بەدڵی هاوڵاتیانش بێت. بەڵێ دکتۆر، هەرچەند ئێستا کەمێکنەوە بە لەگەڵ میوانەکەی تر باسم لە گرنگی پەیوەندی کۆمەڵایەتیەکانە کرد کە تا چەند گرنگە ئێمە پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان باش بێت. بەڵام هەرچەندە ینی ئەگەر بیگەڕێنەوە بۆ سەردەمی پەتای کۆرۆنا لە ساڵانێکی زۆرە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە ناو کووردا تێکچوو و لێک دوورین. بەڵام چی بکەین بۆ پاراستی خۆمان لە توشبوون بەو پەتاوەرزیەکان بە پەتای کۆرۆنا بۆ ئێستا کە هاوڵاتیان زۆر لێک تێکەڵ بن، ڕەنگە سەردانی یەککەن یان بچنە شوێنە گشتیەکان پێکەوە؟ با پەیوەندی کۆمەڵایەتیەکان بمێنێ، با بەردەوام بێ. گرنگیەکی زۆری هەیە لە ڕووی دەرونیەوە، بەڵام دەتوانین پەیوەندیەکە کۆمەڵایەتیەکان بەردەوام بێ بە پارێزبەندیەوە. ئینسان دەتوانێت سەردانیش بکات، بەڵام خۆی ماسک ببەستێ و ئەگەر نیشانەی کۆڕۆنا یاخود نیشانەی لەرز و تاوپەتای هەیە باشترە لە ڕاستیدا لە ماڵەوە بمێنێتەوە یان پشکنینێک بکات بۆ دڵنیابوونەوە لەبەر سەلامەتی و بەرامبەرەکەی، لەبەر سەلامەتی عائیلەکەی خۆی. و دەشتوانین پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەردەوام بێ، ماچ و موچ و باوەش کەم بکەینەوە، خۆ زۆر ئاساییە. دەتوانین تۆقەکردن نەکەین، یەکتر دەبینین، دەتوانین لە دووری یەکتر بین، دەتوانین لە شوێنی داخرا و زۆر دانەنیشین، شوێنەکان تا بکرێت کراوە بێتن. هەموو ئەو ڕێکارە پارێزیانەی بۆ کۆڕۆنا پێشتر هەبوو پێویستە گرنگی پێبدەین، چونکە لە ڕاستیدا وەک ڕاگەیەنرا ئێمە لە شەپۆلێکی نوێی کۆڕۆناداین لە کوردستان و عێراقدا، شەپۆلەکە توندە، بەڵام ئەوەیە کە ئێمە لەگەڵی ڕاهاتوین ڤایرۆسەکە چەند شەپۆلێکمان تێپەڕان پێشتر، ئێستا لەگەڵی ڕاهاتوین دەنا لە ڕاستیدا نەخۆشی زۆر هەیە، بەڵام الحەمدولله کەوتنە نەخۆشخانەکەمە خەڵک زیاتر توش بوو پێشتر، ڤاکسینی وەرگرت، لەبەرەوە ئێستا توش دەبێت، بەڵام کەوتن بە داخڵبوون لە نەخۆشخانە و مردن کەمە، بۆیە زۆر گرنگە پارێزی بەردەوام بکەین. بەڵێ بەڕێز دکتۆر زرار حوسێن، پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ هەنا و سنگ لە هەولێرۆ لەگەڵماندا بووی. سپاس بۆ کاتەی بێمەدا.